سرە. ئەفەرمێ عاریفەکان چۆنە؟ ئەفەرمێ عاریفەکان دائیمە یادی مردن ئەکەن، پێیان وایە مەوعیدی گەیشتن بە خۆشەویستیانە. ئەگەر کەسێکی زۆر خۆش بێ بڵێن مەوعیدی تۆیە فڵانە کات ئەگەیتە حوزوری ئەو خۆشەویستت، هەمیشە باسی ئەو مەوعیدە ئەکە، ئەزانێ ئەو مەوعیدە بەلای زۆر گرنگە، قەت لەبیری ناچی. ئەی تەسەوور کە طالب جاری وا هەیە تەلەبە کاتێکەوە ئیمتیحانی هەیە قەت مەوعیدی ئیمتیحانی خۆی لە یاد ناکە، ئەزانێت کەی ئیمتیحانێتی، ئەزانێت چۆنە وەختەکەی، ئەزانێ وە کاتی ئیمتیحان و کاتی لیقایە بە دەرەجەیەکی باشتر، سعیەکەی لە یاد ناکە. کاتێکەوە پێ بڵێن ئەمڕۆ حەفلەی تەخەڕوجتە، هیچ تەڵەبەیەک ئەو ڕۆژە لە یاد ناکە، چونکە ئەزانێ ڕۆژێکی گرنگە لە ژیان یا و گرنگی پێدا. هەر یەکێک لە حیاتی خۆیە ئەگەر هاتوو مەسئلەیەک بەلایەوە زۆر گرنگ بوو زۆر باسی ئەکە. ئەفەرمێ ئەو عاریفە گەورانەش زۆر باسی مردن ئەکەن، چونکە ئەزانن لیقای خۆشەویست لەویایە. هیچ کاتێ مەوعیدی گەیشتن بە خۆشەویستەکەیان لە یاد ناکەن. هەندێک جار پێیان ناڕەحەتە کە درەنگ ئەمرن، حەز ئەکەن زوو بمرن بۆی نەجاتیان بێ لە ماڵی عاسیەکان بگەنە لای خوا جەل جەلالوه، لەم ماڵی ئێرە ڕزگاریان بێ. ئەفەرمێ ئەزانن کە لێرە نەجاتیان بوو لە دراوسێتی خوایە جەل جەلالوه ئەبن، بۆیە زۆر حەز ئەکەن زوو بگەنە حوزوری خوا جەل جەلالوه، و زۆر کات ناڕەحەت ئەبن کاتێکەوە مەرگیان تەخیر ئەبێ و درەنگ ئەگەنە حوزوری خوا جەل جەلالوه. ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە لە عیرفانیەتە کە ئینسان ئەگاتە ئەم پلە بەرزە. ئەفەرمێ ئەو تائیبەی، ئەو کەسەی تەوبەکارە عوذری هەیە لەوەی کە ڕقی لە مردن بێ. ئەم کەسەی کە خۆشەویستیشی بۆ مردن هەیە ئەمیش هەر عوذری هەیە، چونکە پێی وایە بەس مردنەکە حەز ئەکا بمرێ بەس بۆ ئەوی نەجاتی بێ بگاتە حوزوری خوا جەل جەلالوه، ئەوەندە ئەمینە لەولای. ئەفەرمێ بەڵام ڕوتبەیەک هەیە لەم دوانە هەردووکیان بەرزتر، نەڕقی لە مردن ئەبێتەوە نەپێشی خۆش، خۆی ئەداتە دەستی خوا جەل جەلالوه. ئەو خوا هەرچی پێ خۆش بێ ئەوەی پێ خۆش. ئەگەر تەشبیه نەبێ دوو کەس یەکتریان زۆر خۆش بێ، هەمیشە تەفانی بۆ یەکتر ئەکەن، حەز ئەکەن یەکتری ڕازیکن. سبحان الله مەولەوی لە فەضیلەکەی شتێکی زۆر جوانی نووسیوە، باسی حیاتی سیدنا ئیمام عەلی ئەکا. ئەفەرمێ مراده عین مراد الباری فقد ئەتا مراده المراد. ئەفەرمێ کاتێکەوە مردنی بۆ هات و شەهادەت بە قسمەتی بوو، مرادی ئیمامی عەلی لەگەڵ مرادی خوایە هەر یەک بوو، چونکە ئیمامی عەلی عارفێکی زۆر گەورەیە، گەیشت بۆ ئەم ڕوتبەی کە هەرچی خوا پێ خۆش بوو ئەوی پێ خۆش بوو، ژیانی پێ خۆش بوو، خوایەکیان ئەو ژیانم قبوڵە، مردنی من تەوێ یا ئیلای ئەوم قبوڵە. ئەفەرمێ ئەم پلێ لە هەموو پلەکان بەرزترە، لە عارفینیش بەرزترە، پلەیەکی زۆر بەرزە. ئینسان خۆی تەسلیم کە خوایە بەخوا من نازانم چی بۆ من باش، ئەگەر دنیا و ژیان بۆ من باشە، یا ربی خوایە ژیانم بدەرێ بە عیبادەت و تاعەت و خواناسی تۆ، مردن بۆ من باشە بمگێڕەوە لای خۆت بەسەری بەرزەوە یا ئیلاهی. هەمیشە ئەم تەسلیم بوونە ئیمام ئەفەرمێ پلەیەکی زۆر بەرزترە، ژیان و مردنیشی لە پێناوی خوایە ئەوێ. ئێمە بۆیە لە نوێژەکانە ئەڵێن ئین صەلاتی و نوسکی و مەحیایە و مەماتی لله رب العالمین. خۆ ئێمە ژیان و مردنمان بۆ چی ئەگەر بۆ خوا نەبێ جەل جەلالوه؟ بۆیە ئەفەرمێ ئەم پلەیەکی زۆر بەرزترە لەوانی تر. هەموو شتێکی کە خۆشەوێ تەنها لە پێناوی مەولاکەیە خۆشی ئەوێ. ئەو پێی خۆشە زەمەنی من هێشتا زەمەنی ژیانە، خوایەکیان ژیانم ئەوێ، منیش پێم خۆشە، مردنە منیش مردنەکەم پێ خۆش. ئەفەرمێ کەوا بوو بە هەر شێوازێک بێ بیرکردنەوە لە مردن فەضل و ثەواب و ئەجرێکی زۆر گەورەی هەیە. ئینسان وا لێ ئەکا لە دنیا دووری خاتەوە و ئەیجوڵێنێ بەرەو ئاخرەت. بۆیە بابێکی تر دەست پێ ئەکا بەس فەضلی مردن و ذکری مردن و گەورەی باسکردنی مردنمان بۆ باسەکە.